بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا ونبينا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە خوای گەورە سبحانه وتعالى هەموو لایەکمان دڵخۆش و شادومان و بەختەوەر بکات. رب العالمین سەربەرز و موفقمان بکاتن، کارەکانی دنیامان بۆ ئاسان بکات، وامان لێ بکات کە هەمیشە تێبکۆشین، هەوڵ بدەین، کۆڵ نەدەین، سازش نەکەین. خوای گەورە هێز و وزە و توانامان پێ عەتا بکاتن کە لەسەر ڕێگەی ڕاست و زانست و وەرگرتنی معریفەت بەردەوام بین. خۆشەویستان، وەک ئاشکرایە کەوا دەرگای قوتابخانەکان کرایەوە. ئێمە لە سەرەتای وەرگرتنی قوتابیەکانین بۆ زانکۆ و پەیمانگاکان. لێرەوە پیرۆزبایی لە هەموو ئەو قوتابیانە دەکەم کە قۆناغێکیان دەرباز کرد و چوونە قۆناغێکی تر، و داوا لەو قوتابیانەش دەکەم کە چ خۆیان هێشتۆتەوە یاخود ماونەتەوە بەبێ حەزی ئەوان، بێهیوا نەبن، بێئومێد نەبن، کۆڵ نەدەن. ژیان ڕۆژێک و دوو ڕۆژ و سەعاتێک و دوو سەعات نییە. تۆ کە پار سەر نەکەوتی، نمرەیەکی باشت نەهێنا، قۆناغێکت نەبڕی، بێهیوا مەبە، کۆڵ نەدە، بە هێز و گەرم و گوڕی و گڕوتینەوە تێبکۆشە بۆ ئەوەی بتوانی ئەم ساڵ دەربچی قۆناغەکە ببڕی، یاخود ئەم ساڵ ئەگەر پۆڵی شەشی نمرەیەک بە دڵی خۆت بهێنی. گرنگ ئەوەیە تۆ ئینسانی، عەقڵت هەیە، ژیریت هەیە، هۆشیاریت هەیە، دەبێت کۆڵ نەدەی و تێبکۆشی و هەمیشە بە دوای ئەو ڕێگایانەدا بگەڕی کەوا زانست لەلات خۆشەویست دەکا و ڕێگای بەدەستێنانی زانستە. خۆشەویستەکانم، باس لەوە دەکەین ئەمڕۆ کە ئەرکی قوتابی چییە؟ قوتابی دەبێت چی بکات؟ و مامۆستای بەڕێز و خۆشەویست پێویستە چۆن بێت و چی بکات؟ و دایک و باوکانیش لە ماڵەوە ئەرکیان چییە و دەبێت چۆن هانی منداڵەکانی خۆیان بدەن؟ تەبیعی هەم مامۆستا هەمیش قوتابی کە ئەوان هەڵگری مەشخەڵی زانستن، کە ئەوان ڕێچکە و ڕێبازی گەیاندنی زانست و وەرگرتنی زانستیان گرتووە، دەبێت فەرموودە شرینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە لەبەر چاویان بێت کە باس لە گەورەهی ئەو کەسانە دەکات کە بە دوای زانستا دەگەڕێن، و ڕێگاکانی وەرگرتنی زانست ڕێگاکانی چوونن بەرەو بەهەشت، و ئەو کەسانەی بە دوای عیلم و زانست و معریفەتدا دەگەڕێن، ئەوە خوای گەورە، مەلائیکەتەکان، هەموو بوونەوەرێک، تەنانەت حوت لە نێو دەریا، مێرستان لە نێو کوونەکەیدا، هەمویان دوعا و نزا و هیوای سەرکەوتن بۆ ئەو کەسە دەکەن کەوا بە دوای زانست و معریفەت و عیلمدا دەگەڕێت. ئەمە چەند شتێکی گەورەیە خۆشەویستەکانم. بۆیە هەڵگرانی مەشخەڵی زانست و ئەو کەسانی کەوا بە دوای ڕێچکە و ڕێگا و ڕێبازی زانستدا دەگەڕێن دەبێ بزانن ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیان هەیە. تۆی قوتابی کە هەموو بەیانیەک خەو لە خۆت حەرام دەکەیت، زوو هەڵدەستیتەوە، بەرەو قوتابخانە دەڕۆی، دەبێ ئەوە لە زهنتدا هەبێ کە تۆ بەرەو عیبادەت دەچی، نیەتی خۆ سافکەی کە تۆ بەرەو وەرگرتنی زانست دەچی. بەم زانستە دەتەوێ فێربی، ژیربی، هۆشیاربی، تێبگەی، پێ بگەی، خزمەت بکەی بە خاک، بە وڵات، بە نیشتیمان، بە ئاین، خزمەت بکەی بە مرۆڤایەتی. تۆ بە نیەتێکی باشەوە، بە نیەتێکی گەورەوە بەرەو قوتابخانە بڕۆی، وەڵڵاهی هەر هەنگاوێکت کە بەرەو قوتابخانە دەچی خێرت پێدەگا، هەر سەعاتێک کە لە قوتابخانە دەمێنیتەوە خێرت بۆ دەنووسرێ، پاداشتت وەردەگریتەوە. هەر دەرسێک کە تۆ دەخوێنی و زەحمەتی بۆ دەبەی، تۆ ئەجر و پاداشتێکی گەورە وەردەگریتەوە. ڕێگای تۆ
بەرەو قوتابخانە و چوونت بەرەو قوتابخانە یعنی ڕێگایەکی بەرەو بەهەشت بۆ خۆت ئاسان دەکەیت، یعنی ڕێگایەک بۆ چوونە بەهەشت بۆ خۆت بەدەست دەهێنی و مسۆگەر دەکەیت. ئەگەر بەم نیەتە ئینسان بچێتە قوتابخانە نابێتە بەڵە، قوتابخانە نابێتە بارگرانی، قوتابخانە نابێتە زیندان، قوتابخانە نابێتە مای ناڕەحەتی بۆ ئەو. هەر لە ماڵەوە کە خۆی ئامادە دەکا، کە خۆی دەسازێنێ، من بەرەو عیبادەت دەچم، من بەرەو وەرگرتنی زانست دەچم، من دەچم بۆی هاوڕێکانم ببینم، من دەچم ئاشنای مامۆستا دەبم، من دەچم علم و معریفەتێکی تر فێر دەبم. پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هەر یەکێک لە ئێوە ئەگەر هەوڵ بدات تێبکۆشێت کۆڵ نەدات هەوڵی بەدەستهێنانی بابن من العلم بدات، یعنی دەرگایەک لە دەرگاکانی زانست، وێزگەیەک یان هەر معریفەتێک لە زانستا وەربگرێتن، ئەوە خێرترە بۆ ئەو، گەورەترە بۆ ئەو لەوەی دابنیشێ 100 ڕکعەت نوێژ بکات، لەوەی دابنیشێ 1000 ڕکعەت نوێژ بکاتن. فضل العالم على العابد كفضلي على أدناكم. خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام سەروەری مرۆڤایەتی وا دەفەرمێ فەزلی ئینسانێکی عالم، زانا، دانا، ژیر، مامۆستا، هۆشیار تێگەیشت و فەزلی ئەو لەسەر کەسێک کە عالم نییە، کە بەدوای علم و زانست و معریفەتدا ناگەڕێ، پێغەمبەری خوا دەفەرمێ کە فەضلی عەلا ئەدناکم، وەک فەزل و شکۆ و گەورەهی منە بەسەر بچووکترینتانەوە. تەسەوڕ بکە بچووکترین کەس لە هەموو بوارێک پێغەمبەر چەند فەزلی بەسەر ئەو هەیەت، پێغەمبەر چەند لە ئەو گەورەترە، ئەو کەسەی بەدوای علم و زانست و معریفەتدا دەگەڕێت لەسەر ئینسانێکی عابد کە عیبادەت و تاعەت دەکەت، فەزلەکەی ئەوەندە گەورەیە. بۆیە خۆشەویستەکانم، ڕێگای وەرگرتنی زانست ڕێگایەکی زۆر بەخێرە، ڕێگای وەرگرتنی زانست ڕێگایەکی زۆر گەورەیە، قوتابخانە زۆر گەورەیە، مامۆستا زۆر گەورەیە. پێویستە ئێمە ئەمانە ڕەچاو بکەین وە ئاگامان لێبیتن. خۆشەویستەکانم، باس لە ئەرکی دایک و باوک دەکەم. لە پێشەکیدا دەبێت باس لە ئەرکی دایک و باوکانی خۆشەویست بکەم. دایک و باوکی بەڕێز لەو ماوەیەی کچەکەی تۆ، کوڕەکەی تۆ، منداڵەکانی تۆ لە قوتابخانەن، حتا قوتابخانە تەواویش دەبێتن، تۆ چەند ئەرکێکت هەیە پێویستە ئەم ئەرکانەی خۆت جێبەجێ بکەی زۆر زۆر بەڕێک و پێکی. ئەرکی یەکەم، پێویستە لەسەر دایک و باوک هەمیشە هانی منداڵەکانی خۆیان بدەن بۆ وەرگرتنی زانست و معریفەت، هەمیشە دەستخۆشیان لێ بکەن، هەمیشە پیرۆزباییان لێ بکەن. باشە، پێویستە هانی بدەی. نابێ بە کوڕەکەت بڵێ دەخوێنی و ناخوێنی داوەشەی ملت بشکێ، بۆ من دەخوێنی، بۆ تۆ بۆ من دەبیتە چی؟ بۆ من بەتەمای ئەوەمە چاوەڕێی موچەی تۆ بکەم و چاوەڕێی خزمەتکردنی تۆ بکەم. ئەم قسانە ئەو منداڵە دەڕوخێنێ، لە ناوی دەبا، وێرانی دەکا، حەزی ناهێڵێ. نا، دەستخۆشی لێ بکە. کوڕە خۆشەویستەکەم، کچە جوانەکەم، دەستخۆشی لێ دەکەم. بەڕاستی تۆ ڕێگایەکی گرنگت گرتۆتە بەر، بەڕاستی تۆ ڕێگای زانست گرتۆتە بەر، جێگەی شانازی بۆ ئێمە. ئێمە شانازیت پێوە دەکەین، ئێمە دڵخۆشین بەبوونی تۆ، ئێمە خۆشحاڵین بە هەبوونی تۆ، سوپاسی خوددا دەکەین کە تۆی بە ئێمە بەخشیوە. دەستخۆشی لێ بکە، وا بیر نەکەوە، وا هەوڵ نەدا، وا تێی نەگەینە کە ئەو بەلایە بەملی ئێوەوە، کە ئەو هۆکارێکە بۆ ناڕەحەتیەکانی ئێوە، بۆتە بەڵا بەسەرتانەوە. نە، بەردەوام هانی بدەن، دەستخۆشی لێ بکەن، شانازی پێوە بکەن. باشە، ئەرکی دایک و باوکەوەیە بەڕاستی کەوا محاولە بکەن هەمیشە هانی منداڵەکانی خۆیان بدەن. خاڵی دووەم، بەپێی توانا دایک و باوک دەبێ خزمەتی منداڵەکانی بکە، بەپێی توانای ئێوە، بەپێی توانای داراییتان، بەپێی توانای زانستان، بەپێی توانای تێگەیشتنتان. تواناکەی تۆ چەندە و منداڵەکەشت دەبێت لەوە تێبگا کە توانای منی باوک توانای ئەوم هەیە. بۆ نمونە جڵێکی قوتابخانە بۆ کچەکەی خۆم بە 10,000 بکڕم،
کچەکەم نابێ داوای جلێکم لێ بکاتن کە بە 50,000 ئەبێ مراعاتی گیرفانی من بکە، منیش مراعاتی دەنونی ئەو بکەم. بەپێی توانە من ئەگەر دەتوانم دراعەیەک بە 10,000 بۆ بکڕم بە خۆشحاڵیەوە دەچم بۆی دەکڕم، باشە لەگەڵیشی دەبم، لەگەڵی دەوەستێمەوە. ئەمە زۆر گرنگە. دایک و باوک بەپێی توانای خۆیان خزمەتی منداڵەکانی خۆیان بکەن، منداڵەکانیش ئاگایان لە گیرفانی دایک و باوکیان هەبێ کە تا چەند دەتوانن خزمەتی منداڵەکانیان بکەن. خاڵی سێەم دایک و باوکانی بەڕێز هەمیشە بە دوواداچوون بکە بۆ منداڵەکانت، سەردانی قوتابخانە بکە، با پەیوەندەیەکی باشتان لەگەڵ قوتابخانە هەبێت، هەمیشە بە دوواداچوون بۆ مەدرسە بکەن، هەمیشە بڕۆن لە منداڵەکانتان بپرسنەوە، نەک ئیلا کۆبوونەوەی دایک و باوکان هەبێ. مامۆستا بەپێی پلانی خۆی لە قوتابخانە بەپێی پلان لەوانەیە 2 کۆبوونەوە بکرێت، کۆبوونەوەیەک پێش تاقیکردنەوە، کۆبوونەوەیەک پاش تاقیکردنەوەی وەرزی یەکەم و دووەمی تر تەواو ئەو پەڕی باسێ کۆبوونەوە بکرێت. تۆ لە ماوەی 6 مانگدا 6 جار بڕۆ بۆ قوتابخانە، هەر مانگەی جارێک بڕۆ لە منداڵەکەت بپرسە منداڵەکەت چۆنە لە زانست، لە خوێندن، لە قوتابخانە چی دەکات، ڕەوشی چۆنە لەگەڵ هاوڕێکانی، لەگەڵ خوێندنی، لەگەڵ واجباتی، بەڵکو هەر کوڕەکەی تۆ ناچێتە مەدرسە، بەڵکو لە ماڵ دەچێتەوە لە ناچتە قوتابخانە، بەڵکو زووتر مۆڵەتی وەرگرتۆ لە قوتابخانە هاتۆتۆ، تۆ ئەگەر بچی ئەم شتانە دەزانی. بۆیە بەردەوام بە دوواداچوون بکەن بۆ منداڵەکان، بۆی بزانی چۆنە و چۆن نییە. ئەمە زۆر زۆر گرنگە. خاڵێکی تر هەمیشە لەگەڵ منداڵەکان نەرمونیان بن، ژینگەیەکی باشیان بۆ بسازێنن. منداڵەکەی تۆ کە خوێندنی هەیە دەبێت تەلەڤیزیۆنەکە بکوژێنیتەوە، منداڵەکەی تۆ کە خوێندنی هەیە نابێ بیرە لای سەفرە و گەڕان و پیاسە و سەردان بێ، دەبێت ژینگەیەکی لەبار و خۆش بۆ منداڵەکانت بسازێنی بۆ ئەوەی ئەوان بتوانن بخوێنن و حەزی خوێندنیان هەبێ بەردەوام. خۆشەویستەکانم ئەمە زۆر گرنگە. ئەرکێکی تری دایک و باوکان کە زۆر گرنگە لەگەڵ منداڵەکانیان ئەوەیە بەردەوام کە دێنەوە ماڵیش پێی بڵێ کوڕم چیتان خوێندەوە، چیتان نەخوێندەوە، چ دەرسێکتان هەیە، چ واجباتێکتان هەیە. ئەمە زۆر گرنگە بۆی منداڵەکە بزانێ ئەو گرنگە و لێی دەپرسنەوە. و هەروەها بەیانیان بەبێ خواردن نیانێرن بۆ قوتابخانە، منداڵەکانتان بەبێ خواردن نەنێرن بۆ قوتابخانە، بەلای کەم خواردنیان بۆ دروستکەن، با سادە بێت، با نان و ماستێکیش بێت، با زڵۆپیەکی وشکیش بێت بە چای بخواتن. زۆر گرنگە کە تۆ بەیانە هەڵبستیتەوە، با ئەو نەخوا بەڵام تۆ هەستیتەوە لە خەمی ئەو دابی، نەک شەو بڵێ کوڕم ئەو جلک لێو بکە بەر و بە خێرچی و دەرگا بگرن، نە ئەمە خراپە. دایک و باوکەی وا بە منداڵەکانی دەڵێ شەو دەڵێ کوڕەکەم ئەو جلوبەرگە لەوێ بەیانی کە هەستای بڕۆ مەدرسە، بەڵکو هەڵناسێتەوە، تۆ سەعاتەکە تەوقیت بکە زوو هەستەوە بۆ ئەوەی لە ماڵەوە جەوی لە قوتابخانە بدەن، نەک سەعات 8 10 بانگت کردووە چارەگێک ڕێگایە تا دەگاتە قوتابخانە، چۆتە قوتابخانە دەرسێک نیوەی ڕۆیشتووە بە چاوی خۆ مامەسا لەبەر دەرگاوی هێشتۆتەوە ناڵ بچێتە ژۆرەوە، نابێەوە بەم شێواز. ئەمە بە کورتی ئەرکی دایک و باوک ئەنجینا ئەرکی دایک و باوک لە 100 خاڵش دەتوانی کۆی بکەیتەوە. خۆشەویستەکانم قوتابی ئەرکی چییە؟ چی بکە لە قوتابخانە؟ قوتابی دەبێت چۆن بچێتە ناو وەرزینەوەی خوێندنەوە. لە چەند خاڵێکدا ئەرکی قوتابی دەخەمە ڕوو. خاڵی یەکەم پێویستە قوتابی لە سەرەتای قوتابخانەوە، لە سەرەتای پەیمانگا و زانکۆوە کەسێکی جددی بێت. قوتابی بەڕێز ئینسانێکی جددی بە لە ژیانت، هەموو شتێک هەر بە فشە وەرمەگرە، نەڵێ خوێندن فشێ و کەس تەعین نابێ و کەس دانامەزرێ و موچە نییە و قەیرانە و نازام چی. مادام قوتابخانە هەیە دەچیتە قوتابخانە تۆ بە جددی وەربگر. جددی بوون صفاتی پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة وەسەلام. پێغەمبەری ئێمەش محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ من جەدە وەجەدە، هەر کەسێک لە ژیانیدا جددی بێ دەبینێتەوە، بەرهەمی جددی بوونی خۆی دەبینێتەوە. بۆیە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام هەمیشە فێرمان دەکا، هانمان دەدا، پەروەردەمان دەکا لەوەی ئێمە ئینسانی جددی بین لە ژیانمانە، جددی بین لە ئیش و کارمان، جددی بین لە ئەرکی ڕاهێنەری و پەروەرشیاری و مامۆستایەتی و قوتابیەتیمان، جددی بین لەوەی ئێمە دایک و باوکین، جددی بین لەوەی من خوێندکارم دەبێ بخوێنم، دەبێ بە دوای زانستا بچم. بۆیە ئەرکی یەکەمی قوتابی کە یەکەم هەنگاو بۆ هەموو سەرکەوتنەکانی ئینسانێکی جددی بێت.
لە پۆڵا جدی بێت، لە هۆڵا جدی بێت، لە ساحەیە جدی بێت، لە ماڵەوە جدی بێت، لە دەرەوە جدی بێت، لە وەرگرتنی زانستا جدی بێت. ئەمە زۆر خاڵێکی گرنگە. ئەرکی دووەمی قوتابی پێویستە بەردەوام تێبکۆشێت. ئەرکی ئەمڕۆت نەخەرە بەیانی. ئەمڕۆ کە لە قوتابخانە دەگەڕێیتەوە مامۆستا ئەرکێکی پێداوی یەک لاپەڕەیە، ئەو لاپەڕێ ئەمڕۆ بخوێنە، ئەمڕۆ تەحضیری بکە، ئەمڕۆ ئامادەکاری بۆ بکە. پێویستە بەردەوام تێبکۆشی. تۆ قوتابی، تۆ تاڵبی، طالب العلمی نەک طالب الهەوایی، طالب الجدی نەک طالب الهەزەل و فشقیاتی. پێویستە تۆ ئینسانێک بی بەردەوام تێبکۆشی. تێبکۆشە بۆ وەرگرتنی زانست، تێبکۆشە بۆ تێگەیشتنی زیاتر، تێبکۆشە بۆ هۆشیاری زیاتر، تێبگە بۆ ئەوەی پێ بگەی. بەردەوام تێکۆشانت هەبێ، هەوڵدانت هەبێ، بە دوای ڕێگای نوێدا بگەڕێ، بە دوای هەوڵ و تێکۆشانی زیاتردا خۆت ماندوو بکە. خاڵێکی تر لە ئەرکی قوتابی پێویستە بەردەوام حەریص بێ لەسەر ڕێزگرتن و خۆشەویستی دایک و باوکی، لەسەر سەمع و تاعی دایک و باوکی، گوێڕایەڵی دایک و باوک. نەکەن ئامان لە قسەی دایک و باوکتان دەرچن. خۆشحاڵی بۆ ئێوە، بۆ ئەو کەسانی کە دایک و باوکیان هەیە لە ژیانە. ئەمانەت لە ئێوە هەرگیز دڵی دایک و باوکتان ئازار نەدەن، هەرگیز دایک و باوکتان ناڕەحەت نەکەن، هەرگیز لە قسەی دایک و باوکتان دەرنەچن. تۆ ئەمڕۆ تێناگەی کە دایکت کە باوکت چەندە لە مەسلحەتی تۆدا قسە دەکات، چەندە لە مەسلحەتی تۆدا تێدەکۆشێت، چەندە فرمێسکی بۆ تۆ باراندووە. ئەو باوکە چەندە دەستی قلیشاوە لە پێناو پەیداکردنی بژێوی ژیان بۆ تۆ. ئەو پارەی دەداتە جلوبەرگ و جەنتە و خواردن بۆ تۆ زۆر بەماندووبوون و ئەزیەت پەیدای کردو. ئەو دایکت زۆر بە ناڕەحەتی، بەژانی سەر، بەژانی پشت، بەژانی کلیە، بە نەخۆشی و ناڕەحەتی دەروونەوە خزمەتی تۆ دەکات. ناهێڵی تۆ فرمێسکەکانی ئەو ببینی، ناهێڵێت تۆ ناڕەحەتیەکانی ئەو ببینی. تۆش پێویستە منداڵێکی وەفاداربی. ئەو چاکەی دایک و باوکت لەبەرچاو بێ، لە جیاتی دەستماچکردنیان پێیەکانیان ماچ بکەی، خزمەتیان بکەی. ڕەزامەندی خوای گەورە لەگەر ڕەزامەندی دایک و باوکی تۆدایە. بۆیە قوتابی بەڕێز هەمیشە لە بەردەست دایک و باوکت ڕابۆسە و لە خزمەتیانە بە چاکەیان لەگەڵدا بکە. ئەو چاکەی ئەمڕۆ تۆ لەگەڵ دایک و باوکت دەکەی قەرزێکە و دەدرێتەوە. ئەو خراپەی لەگەڵیان دەکەی قەرزێکە و بەیانی وەری دەگریتەوە. چاکە بێ بە چاکە و خراپەش بێ بە خراپە. بۆیە ئەرکی تۆی قوتابی ئەوەیە کە لەگەڵ دایک و باوکتدا باش بی، گوێڕایەڵ بی و لە قسەیان دەرنەچی، چونکە هەر شتێک ئەوان دەیکەن لە مەسلحەتی تۆدایە کەی تۆ دەزانی کە گەورە بووی، کە بوویتە دایک و باوک. ئەرکێکی تری قوتابیانی بەڕێز و خۆشەویست ئەوەیە کە ڕێز لە مامۆستاکانیان بگرن. ئەو مامۆستایی بەبێ موچە، بە ناچاری، بە قەرزاری، بە گیرفانی بەتاڵەوە، بە کاسە و قاسەی بەتاڵەوە دێت بۆ تۆ قوتابی دەرز دەڵێتەوە. ئەگەر کەم و کوڕیشی هەبێ دەبێت لی نەگرێت کە گیرفانی بەتاڵە، ناڕەحەتە و قەرزارە و هەموو شتێک زۆریان بۆ هێناوە. تۆ دەبێت ڕێز لەو مامۆستایە بگری. لە بەرامبەر ئەو مامۆستایە قسەی بێڕەوشتی نەکەی، خوا نەخواستە. لە بەرامبەر ئەو مامۆستایە بێڕێزی نەکەی، بێئەدەبی نەکەی، لەبەر دەوی ڕاوە نستی، لەبەر مامۆستاکەت هەڵبستیتەوە. لە بازار و گەڕەک و گوند و شارە بینیت ڕێزی لێ بگرە و احترام، نەک گاڵتەی پێ بکەی، نەک توانجی لێ بدەی، نەک کۆمنتی خراپی بۆ بنووسی، نەک تعلیق و توانج لە مامۆستاکەت بدەی لەناو پۆڵە. نەکەی قوتابیەکی هاروهاج و سەرڕۆبی بێڕێزی و بێئەدەبی بەرامبەر مامۆستا بکەی. مامۆستا ئەوەندە بەڕێز و گەورەیە لە ئیسلامەتیدا کاد المعلم أن يكون رسولا. پێویستە قوتابی بە چاوێکی زۆر گەورە تەماشای مامۆستا بکات. مامۆستاکەت گەنج بێ ڕێزی لێ بگرە، ئافرەت بێ ڕێزی لێ بگرە، بە تەمەن بێ ڕێزی لێ بگرە، چونکە هاتووە تۆ فێر بکاتن، هاتووە ڕێز فێرە ڕێزت بکە، فێرە ژیانت بکە، ئەرکە لەسەر تۆ تۆش ڕێز لە ئەو بگری. ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت ڕۆژێکیان جەنازەیەک بە بەردەمیدا دەچێت، هەل دەستێتەوە زۆر بە احترامەوە لە بەردە و جەنازەکەیە. دەڵێن یا ئیمام خێرە لەبەر ئەم جەنازەیە هەستایتەوە. گوتی ئەم جەنازەیە، باوکی ئەم جەنازەیە مامۆستای من بووە. وتیان یا ئیمام باوکی ئەو شوان بوو، تۆ سەرمەزهەب و ئیمامی شافعی ئەم پیاوە گەورە، ئەم کەڵە پیاوەی. وتی باوکی ئەو شوان بوو، فێری کردم کەی حاشا سەگ باڵغ دەبێ، فێری شتێکی کردووە خۆی بە قەرزانی دەزانێ و لەبەر جەنازەکەی هەڵدەستێتەوە. چەندە جوانە ئێمە ئەو وەفادار بین. ئەی ئەو قوتابیانەی ئەمڕۆ مامۆستاکانیان دەبینن لە پرسەیەک، لە خۆشیەک، لە بازارێک، لەسەر شەقامێک چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکەن. خاڵێکی تر ئەرکی تۆی قوتابیە کاتەکانی خۆت ڕێک بخەی.
لە ئێستاوە کاتەکان ڕێک بخە. کاتی چوونە دەرەوەت، کاتی چوونە یاریگات، کاتی خەوتنت، کاتی یاریکردنت، کاتی چوونە سەرجێگات، کاتی خواردنت، کاتی خوێندنت، هەمووی دەبێت لەبەر چاوت دیار بێ. پرۆپۆزەڵێکی درێژت هەبێ، پرۆژەیەکی درێژخایەنە، هەمووی لەبەر چاوی تۆ دیار بێ. خۆشەویستەکانم، قوتەبی ئەزیزەکان، وەڵڵاهی لە خەمخۆری و دڵسۆزیەوە ئەم قسانە بۆ ئەوی خۆشەویست دەکەین، بۆ ئەوەی لەسەری ساڵ بە دڵێکی خۆشەوە دەربچی، بەسەر بەرزانە بێیتەوە ماڵەوە، لە ناو هاوڕێکانە، لە ناو خزم و کەسوکار دایک و باک و شانازیت پێوە بکەن، چەند نەخۆشە دەرنەچی، ئەوانەی دەرنەچوون چەند ناڕەحەتن. بۆیە کاتەکانی خۆت ڕێک بخە، پلانێکی تۆکمە دابنێ، کاتەکانت دابەش بکە. وەڵڵاهی کات ئەوەندە زۆر بەشی یاری دەکا، بەشی چوونە دەرەوە دەکا، بەشی گەشت دەکا، بەشی پۆبجی مۆبایل دەکا، بەشی هەموو کورە کاتمان گەلێ زۆرە. ئێمە ئەو هەموو کاتە نازانین چی لێ بکەین. کاتەکانی خۆت ڕێک بخە. فإن النجاح لا يهدى. سەرکەوتن و علم و معرفەت و زانست و سەربەرزی دیارەک نییە پێت بدرێ هەراوها بە ئاسانی کەسێک بە خەڵات پێت ببەخشێتەوە. وإنما ينال بالصبر والعمل. سەرکەوتن بە سەبر، بە ئارامگری و تێکۆشان و هەوڵدان و کارکردن بەدەست دێ. باشە؟ من طلب العلا سهر الليالي تغوص البحر من طلب اللآلي. هەر کەسێک داوای سەرکەوتن و بەرزی بکا، بێ شەونخۆنی بۆ بکە، قوربانی بۆ بدا. ئەو چەند خاڵەی ئاماژەم پێ کرد، ئەرکی تۆی قوتابیە. تۆش ئازادی لەوەی ئەرکی خۆت جێبەجێ دەکەیت یان نە. جێبەجێکردنی ئەرکەکانت کۆتایی و دەرەنجامەکەی سەرکەوتنی تۆیە، ڕوسپیاتی تۆیە، سەربەرزی تۆیە. جێبەجێ نەکردنی ئەرک خوا نەخواستە شەرمەزار دەبی و دەرناچی و نمرەیەک بە دڵی خۆت ناهێنی. ئەرکی مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، المعلمون والمعلمات، ئەوانیش ئەرکێکی زۆر گەورە لەسەر شانیانە. ئەوانیش مادام دەچنە ناو هۆڵی قوتابخانە، مادام دەچنە قوتابخانە، نابێت گوێ بدەنە ئەوەی کەموچە نایە، نابێت گوێ بدەنە ئەوەی پارە نییە، نابێت گوێ بدەنە ئەوەی قەیرانیە. مادام چوویتە قوتابخانە دەبێت بە دڵسۆزی ئەرکی خۆت جێبەجێکەی، دەبێت بە ئیخلاسەوە ئەرکی خۆت جێبەجێ بکەی، دەبێت خەمخۆرانە ئەرکی خۆت جێبەجێ بکەی، دەبێت نیازپاکانە ئەرکی خۆت جێبەجێ بکەی. کوڕەکەی من، کچەکەی من، هیچ تاوانێکی نییە. مادام چوویتە قوتابخانە دەبێت ئەرکەکەی خۆت بە جوانی جێبەجێ بکەی. ئەنتم ڕوسل النور. ئێوە پەیامبەری نور و ڕووناکین مامۆستایانی بەڕێز و خۆشەویست. ئێوەن هەڵگری ئازادی، هەڵگری هۆشیاری، هەڵگری ژیری، هەڵگری مەشخەلی نور و ڕووناکین بۆ ئەم گەل و میلەتە. ئێوەن ڕێگا تاریکەکان ڕۆشن دەکەنەوە، ئێوەن قەڵەم دەخەنە دەستی منداڵەکانەوە. تۆی فێری دەکەی ڕاستی بنووسێ یان درۆ، تۆی فێری دەکەی ئازا بێ و ئازاد بێ یان کۆیلە بێ یان ترسنۆک. تۆ دەتوانی تێی بگەینی، تۆ دەتوانی فێری بکەی. ئەرکی خۆت بەکەم مەزانە مامۆستای بەڕێز و خۆشەویست. و ئێوەن دەتوانن بنیادی عەقڵی منداڵەکانی ئێمە گەورە بکەن و بنیادی بنێنەوە. واللهی منداڵ ئەوەندە کاریگەرە بە مامۆستا، منداڵ ئەوەندە کاریگەرە بە مامۆستا ئیلا ئاخر دەرەجە. هەر دێنەوە لە ماڵ لە سەر نان خواردن و لە ماڵ ئەو ڕۆژە کامل مامۆستای ئێمە وابێ و وای گوت و وای کرد و واچوو وا هات و وا فەرموو. بۆیە مامۆستا هاتن و چوونت ڕەفتارت لەگەڵ قوتابیەکانە ئەبێ ڕەفتارێکی ڕێک و پێ بگەیت. جلوبەرگت کاریگەری هەیە لەسەر کچەکەی من، لەسەر کوڕەکەی من. مامۆستایەکی ئافرەت، ئێوە خوشکی گەورەی ئێمن، جلوبەرگی تۆ کاریگەری هەیە لەسەر جلوبەرگی کچەکەی من. مامۆستای پیا و جلوبەرگی ئەو ڕەفتاری، ئەو کرداری، ئەو قسەکانی، ئەو هەڵسوکەوتی، ئەو هەمووی کاریگەری هەیە لەسەر ڕەفتار و کردار و ئاکار و قسەی منداڵەکانی ئێمە. بۆیە مامۆستا دەبێت بزانێت چۆن لەنێو قوتابخانە مامەڵە دەکات. قوتابخانە حەڕەمێکی زۆر پیرۆز و گەورەیە. ئێوەن کەوا مەشخەڵی هیدایەت و ڕێگای ڕاستان هەڵگرتووە دەبێت ئازاد بن و ئازا بن. ئێوە دەبێت سەبرتان هەبێ، پش و درێژ بن و ئارامگر بن لەسەر ئەو ڕێگایە. ڕێگایەکی درێژە و پەیامێکی گەورەتان هەیە کە پەیامی زانستە، پەیامی فێرکردنی قوتابخانە. باشە ئێوە دەبێ مامۆستایانی بەڕێز و خۆشەویست لە ناخ و دڵ و دەرونی قوتابیەکان و منداڵەکانی ئێمە خۆشەویستی بۆ نیشتیمان، خۆشەویستی بۆ ئاین، خۆشەویستی بۆ زانست،
خۆشەویستی بۆ بەهای جوان، خۆشەویستی بۆ ئەخلاق و ڕەوشت بەرزی لە ناخ و دڵ و دەرونی منداڵەکانی ئێمەدا بڕوێنن. مامەستا دەبێ ئەو قوتابیانەی لەبەر دەستی فێرە ئازایەتی بکە، فێرە ئازادی بکە، فێرە زانست بکە، فێرە ڕەوشت بەرزی بکە، فێرە بەهای باڵا بکە، فێرە خۆشەویستی نیشتیمانی بکە، فێرە ئاین پەروەری و ئیسلام دۆستی و مرۆڤ دۆستی بکە. ئەمە ئەرکی مامۆستایە. دەبێت بەم شێوازە قوتابیەکان پەروەردەکە. دەبێت بزانێت چۆن ئەم قوتابی ئاڕاسەرەکە کاغەزێکی سپیە هاتۆتە بەردەستی تۆ دەبێت زۆر بە خەڵێکی جوان بە قەڵەمێکەوە نەسرێتەوە، پیس نەبێ لە دڵ و دەروون و زهن و عەقلی ئەو منداڵە شتێک بنووسی سوودی هەبێ بۆ ئەو، سوودی هەبێ بۆ داهاتووی، سوودی هەبێ بۆ خاک و نیشتیمان و ئاینی، سوودی هەبێ بۆ قیامەتی، بۆ دوا ڕۆژی. ئەمە ئەرکی مامۆستایانی بەڕێز و خۆشەویستە. دەبێت بەم شێوازە هەوڵ لەگەڵ منداڵەکانی ئێمە بدەن. خۆشەویستان، هیوادارم پەیامێکم ئاڕاستەی ئێوەی بەڕێز و خۆشەویست کردبێ. لێرەدا کۆتایی بە ئەڵقەی ئەمڕۆ دەێنم کە باسم لە ئەرکی دایک و باوک و ئەرکی مامۆستا و ئەرکی قوتابی کرد. هیوادارم هەموو لایەکمان ئەرکی خۆمان بە جوانی جێبەجێ بکەین، بە دڵسۆزی جێبەجێ بکەین، نیازمان پاک بێ و خەمخۆر و دڵسۆز و میهرەبان بین لەگەڵ ئەوانەی لەژێر سایە و سێبەری ئێمەدەن. خی گەورە هەموو لایەکمان موفق بکە، دڵ و دەرونی مامۆستایان خۆش بکە، حکوومەتەکەشمان ئیسلاح بکە بۆ ئەوەی خزمەتی مامۆستایان بکە، بۆی مامۆستایانیش بە گەرم و گوڕیەوە، بە حەز و خواست و میهرەبانیەوە، بە نەرمونیانی و دڵخۆشیەوە خزمەت بە قوتابیەکانمان بکەن. خی گەورە کوردستانمان هەمیشە بپارێزێ، وڵاتمان ئاوادان بکە. لە هەر شوێنێکی دنیادا کوردێک مسلمانێک هەیە، رب العالمین سەرکەوتن بە نسیبیان بکە، سەریان خاڕوسپیان کە. ئامین ئامین یا رب العالمین. تاڵقەیەکی تر هەموو لایەکتان سپاردەی خوای باڵا دەست و میهرەبان دەکەم و پێتان دەڵێم لە حیفظ و ئەمانەتی خوای گەورەدا بن. والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.